ئێمە وەکو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاو ڕێزمان هەیە بۆ سەرۆک پاڤێڵ ئینشاڵڵا بە پشتیوانی خوا سەرکەوتووە بین و سەرکەوتنە بە پشتیوانی خوا بە سەربەرزی خوێنی شەهیدان کە سوکاری سەربەرزی شەهیدان داوا لە هەموو دۆست و لە ئەنگ و هەوادارانی یەکێتیەکەین کە بچە سەر سندوقی نەقدان و سنووقان سەوز کرد. چەندەم جارە بۆ ئەم هەڵبژاردنەش بافرچەڵا تاڵەبانی خۆی سەرپەرشتی بانگەشی هەڵبژاردنی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە تا چەند چاوەڕێیەکەی لەسەر ئەوەی کە بەبوونی بافرچەڵا تاڵەبانی و ژمارەی کورسەکان یەکێتی نیشتیمانی کوردستان زیاد بکە. ئێمە وەکو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئومێدێکی زۆرمان لەسەر سەرۆک پاڤڵ هەڵچنیەوە چونکە جارێکی تر سەرۆک پاڤڵ بەڕاستەکەی ئومێدی بەخشیەوە بە ئەندام و لاگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیانی شەڵام جارە سەرکەوتنێکی باش بەدەستێنین لەبەرەوەی یەکێتی لە دەستێکی ئەمیندایە لە دەستی سەرۆک پاڤڵدایە.